ئەچین سەیری ئەو مریشکانە ئەکەین بزانین نوعەتی ئەمان جیاوازەکەی چییە؟ فەرموو پێشکەوە. ماشەڵڵا زۆر زۆرن. جا خات و شانۆ ئەمەوێ بچینە ئەو سەر ئەگەر تۆ بتوانی ئەرە وەڵا. خات و شانۆ نوعەتی ئەم مریشکە ناوی چییە؟ ئەمە تاکسی تورکی پێڵێن. تاکسی تورکی؟ بەڵێ هاوردی هەر وڵاتی تورکیایە بۆمان دێت. ئەمەوێ بزانم ئەمە عەدەدێکی زۆر زۆری لێیە. چەند عەدەدێنن ئێوە ساڵانەیان مانگانە لەمجا ئێمە لە 1000 بەرەوسەر ئەهێنین. لە 1000 بەرەوسەر؟ بەڵێ لە 1000 بەرەوسەر عەدەدێکی تەواو یەکجار زۆر ئەهێنن. بەڵێ اینجا من وەکو ئەوەی کە من تۆ پێشتر قسەمان کرد لەسەری وتت ئەم مریشکانە بەبێ کەڵەشێریش هێلکەدا. بەڵێ ئەویان دەگمە کە ئاخر یعنی شتێکی بڵێن کە ئەڵێن تایبەتە ئەمە تایبەتەکەی بڵێن تایبەتمەندێکی لە ئەوەیە کە بێ کەڵەشێری شەر هێلکاکە. بەڵام ئەوەیە چییە کە بە کەڵەشێرەکە هێلکاکە بڵێن هەر بۆ خواردنەکە ئەبێت. ئەگەر کەڵەشێرەکەی لەگەڵابێ و کاتە بۆ تەلقیح بڵێن بۆ جووتکردنەوە ئەو ئەتوان بڵێن ئەگەر لەگەڵ کەڵەشێرەکەیە بێت بۆ جووتکە. بەڵێ ئەمە تایبەتمەندێکیشی هەیە ئەمە بڵێن کڕیژ ناکەوێت. بەڵێ لەوانەیە لە 100 دانەیەکە 200 دانەیەکە مەگەردانێک ئەیش بەدەگمەن بەڵام ئەگەر کەڵەشێری کوردی لەگەڵابێ ئەیش کڕەکەوێت. باشە ئێستا ئێوە لەم شوێنەیە لەم قاعەیە مریشکانەتان داناوە بۆ زستان و هاوین سیستەمی گەرمی چۆنە بۆ ئەمان ئەبێت پێویستەکە چۆن بێت؟ وڵا اینجا سیستەمی گەرمی بۆ دائەنرێت. هەر وەکو بڵین هاوشەی ئەوە هیتەرێکەوە بڵین بەغاز ئیشەکات لەناوڕاستی قاعەکە تقریباً ئەوە جیابەجیا دائەنرێت. ئیتر بەغاز ئیشەکە وەکو سیستەمی بڵین بۆ کاتی گەرمەش هەر شتێکی ئەوە بووبەری دەوشە دائەنرێت و کێشەینە. هیچ کێشەتان بۆ دروست بووە بڵێ ڕووداوێ کات بێتە پێشەوانێ ئەم کەڵەشێرانە یان مریشکانە مردار بوو بێت ناوانێ بە بۆنەی جەوەکەوە؟ کەم زۆر عەدەدێکی کەممان کە لە شتێکی وا دروست ببێت. عەدەدەکەی کەمە ئەو نەبڵێن شتێکی زۆر مردار بێتەوە. باشە وەکەوەی کە من زانیاریم لەسەری هەبێ هێلکەی ئەمان جیاوازترێکە لە هێلکی مریشکێکی تر ئاسایی. بەڵێ ئێستا بڵین لە ئەم مریشکانەیە لە زۆربەی هێلکەکانیشی دوو زەردێنن. قەبارە و شکل و شێوە و شتیشی ڕەنگەکەشی ڕێک وەکو کوردیش وایە. لە ڕووی نرخیشەوە بێگومان گرانترێکیشە لە هێلکەی ئاسایی. بڵین وەکو مەسلحەکە نییە. ئێستا ئەمە تەبەقی بڵین سی هێلکەی تیا تەبەقەکە لە بینی 7 بۆ 8 هەزارایە. طبقي أو نابت هل وكل كردي كتقبل. باش يساقر من بما هلكي أمانة بكرم شن بوكيو يعني شن تانكوية كهلكي كان يفروشن. لهم بازارك هيا؟ نعلم لهم بازارك بس زور بشون كان بلين أواني كحسب مجرى أكن أي بن أو هي.